لێرە لە پێشانگای نێودەوڵەتی دیبێکسم کە وەکو خۆشتان ئاماژەدان پێیان بڕۆ کۆتا ڕۆژی پێشانگاکەیە کە ماوەی چەند ڕۆژێکە بەردەوامی هەیە و لێرە کۆمپانیەکانیان بەروبوومەکانیان لێرە نمایشەکەن و بتوانن بە شێوەیەکی باش هاوڵاتیانی سەردانی ئێرە بکات. ئەمڕۆ کۆتا ڕۆژی پێشانگاکەی بە هیوای ئەوەی کە تا کاتژمێر 7 پێشانگاکە بەردەوامی هەیە کە بتوانن ئەوەی کە سەردانی نەکردووە سەردان بکات، چونکە ئەمڕۆ کۆمەڵە تایبەتمەندی هەیە لە پێشانگاکەیە. یەکێک لەو تایبەتمەندیانەوەی کە هەر کەسێک یەتە ئێرە هەم لە ڕۆژەکانی کەشە، بەڵام ئەمڕۆ بە تایبەت ناوی تۆمارەکرێت و دوایی تیر و پشکەکرێت لە ڕایەن کۆمپانیەکانەوە چەندین خەڵاتی جۆرا و جۆر ئامادە کراوە کە پێشکەش بە هاوڵاتیانەکرێ. وە لە هەمان کاتیشە ئەوەی کە گرنگە ئێمە ڕۆژانە لێرە بووین لەگەڵ زۆربەی کۆمپانیەکانە گفتوگۆمان کردووە لەگەڵ ئەو کەسانی کە ئەم پێشانگایە بەڕێوەبان گفتوگۆمان کردووە. من ئەمڕۆ حەزم کرد وەکو کۆتا ڕۆژ لەوە دەست پێ بکەم، بیرمان نەچێت نەخۆشخانەی هیوا لێرە توانیویانە بەردەوام بن هەموو ڕۆژێک و لە ڕێگەی کارمەندە بەڕێزەکانیانەوە کە ئێمە هەمیشە لە سەرجەم پزیشکە بەڕێزەکان و بەڕێوەبەر و کارمەندەکانەوە دەستخۆشیێکی زۆریان لەکەین، چونکە ئەوان ماندووبوونێکی زۆریان هەیە ڕۆژانە کە ئەرکێکی زۆر پیرۆزیانەیە کە خزمەتی تەواوی ئەو نەخۆشانەکەن. ئەمڕۆ هاتوون لێرە توانیویانە لەم پێشانگایە بەشدار بن ڕۆژانە پشکنین بۆ هاوڵاتیان بکەن، پشکنین بۆ هاوڵاتیان بکەن تاوەکو هاوڵاتیان دڵنیاییان هەبێ. من پێشەوەی کە ئێوە بێنە لای من گفتوگۆم لەگەڵ کارمەندەکان کرد، پیان وتم هاوڵاتیان نەترسن، بەڵام مەترسن، پێسا خۆیان ڕوونکردنەوە ئێن لەسەرەوەی ئەوان هیوا بە ئێوە بەخشن، ئەوان دڵنیاییتانەکەنەوە، ئەوان دڵنیاییتانەکەنەوە لە تەندروستی خۆتان. بۆیە منیش ئەمڕۆ گفتوگۆ لەگەڵ خۆیان ناکەم و دوچاریش چەند بەشێکی تر خۆشمان نەزانین کە بەیانیان ئێرە چۆڵە هەتاوەکو دوای نیۆڕۆ ئەنج خەڵک زیاتر ڕۆکاتێرە، هەندێک کەسیش لە دام و دەستگاکانە دەوامیان هەیە کە لە دەوام تەواو بێ سەردانی ئێراکە، بەڵام بە هیوای ئەوەی کە ئەمڕۆ کۆتا ڕۆژە بتوانن سەردانی ئێرە بکەن تاوەکو لە نزیکەوە ئەو کۆمپانیانی لێرەکە توانیویانە کارەکانی خۆیان نمایش بکەن، ئێوە ئاشنا بن پیان. بەڵام ێسام نەچمە لای ئەم کارمەندە بەڕێزانە سڵاوتان لێ ببیانیتان باش. باش، زۆر سپاس. ئێمە سەرەتا زۆر دەستخۆشیتان لێکەین بە هیوای ئەوەی کە هەمیشە ئێوە هیوا بەخشن، هەمیشە ئەرکێشی گەورە لەسەر شانتانە خزمەتکردنە، بەڵام لەسەر و ئەرکەشتانەوە هاتون لە پێشانگایە بەشداریتان کردووە. ئەمە کۆتا ڕۆژە، ئەم چەند ڕۆژێکە ئێوە لێرە بەشداریتان کردووە، هاوڵاتیان تا چەند گەنە لای ئێوە تاوەکو بیانێ دڵنیابن، بیانێ پشکنیان بکەن و ئێوەش تا چەند ئاسانکاریان بۆ دەستخۆشیتان لێکین. ئێمە کوتیمی نەخۆشخانەی هیوام ئەم چەند ڕۆژە بەشداریمان کردو لەم پێشانگایە. خۆبەخشانە فەحز ئەکەین بۆ یان بێ بەرامبەر فەحز ئەکرێ بۆ ئەو پیاوانەی کە تەمەنیان لە 55 ساڵ بەرەو سەرە پشکنینی پرۆستاتەکەین بۆ پێشوەختە. ئەم پشکنینە زەرورە، ینی لە هەموو نێرینەکانە کە لە 55 ساڵ بەرەو سەرە و پشکنینی خۆیان بکەن، چکە ئەگەری هەیە بەرز بێتەوە. حاڵەتی دەگمەن هەیە کە لە 55 ساڵ بەرەو خوارەوەیە، بەڵام ئەویش زۆر کەمە، بۆیە ئێمە زیاتر زەختمان کردوتەوە لەسەر ئەوانەی کە لە 55 ساڵ بەرەو سەرەوەن. زۆر باشە. هەر لەگەڵ گفتوگۆکانی ئێمانە ئێستا هاوڵاتیەکی بەڕێز لێرە دانیشتووە، دواتریش لەگەڵ خۆیان گفتوگۆکەم ئێستا فۆرمی بۆ پڕەکەنەوە پشکنینەکانی بۆ ئەکەن. ئەمە چۆنە؟ ئێمە سەرەتا فۆرمێکیان بۆ پڕ ئەەکەینەوە، زانیاری کەسەکەی وەرئەگرین کە تەمەنی چەنە و کێشی چەنە، باڵای چەنە و نەخۆشی هەیە یان جگەرە ئەکێشێ پێشتر مەشروبی خواردۆتەوە و هەروەها ئەو چەند جارێک پشکنینی کردو ئایا بۆ پرۆستات یان زانیوێتی کە هیچ شتێکی وا هەیە. ئێمە کە لێرە پشکنینەکەی بۆ ئەەکەین لە ماوەی 40 بۆ 50 دقەیە دەرئەچێت. ئەگەر ئەو ڕێژێ لەو ڕێژێکی ستاندارددانراوە بەرزتر بێت، ئەو ئێمە ئاگاداریەکەینەوە کە ئەم کەسە پێویستی بە چاودێری پزیشک هەیە، ئەگەر کەمتر بێت ئەوە هیچی ناوێت. دانیشە من نەچم لەگەڵ ئەوە کۆمەڵە گفتوگۆکەم. سڵاوتان لێ بباییتان باش. سڵاو لە تۆش، سڵاو لە تۆش باشی بەڕێزیان. تۆکو هاوڵاتیەک ئێستا هاتووی ئەم دوو خاتونە بەڕێزە لێرەیە فۆرم بۆ تۆ پڕەکەنەوە. ئەمە تا چەند بۆ ئێوە باشە و دڵنیایی ئەیە بۆ ئێوە؟ وەڵی من چەند وەختە دۆزە ئازارم هەیە، بەڵام تا فاسەکانم پاکە، فاسەکانم پاکە، بەس کە دوێنێ لەوینە تەلەڤیزیۆن میستم ئەو گروپە لە ئێرەیە لە شوێنەیە هاتم فەحسێ بکەم زانم ناخۆ چۆن دەرەچێ، وەکوانی بازار دەرەچێ یان باشترە یان خراپترە. ئەمە لەسەر عیلاجانە کە هەمە دەوانێت بۆم لەوێ بیگۆڕم. ئێنا ئازار شتم نییە وەکو ئازار بم بێ، بەس حەزمی وینەمانە پرۆساتم تۆزە بۆن گەورەیە. زۆر باشە. کەواتە تۆکو هاوڵاتیەک ئێستا ئەم خاتونە بەڕێزا وەکو کارمەندێکی وەکو تیمێکی نەخۆشخانەی هیوا ئاماژەی بۆیە ئەڵێمە بەبێ بەرامبەر
بە ئەمڕۆ کۆتا ڕۆژی پێشانگاکەیە تا چەند لەگەڵ ئەوەی ئاماژی بۆ توانانی کەسانی تەمەنیان خاتون لەسەر و 50 ساڵەوەی بەڵێ سەردانکەن بۆی پشکنێت تا چەند دڵنیانەکەیت بێن لێرە پشکنیکەن مەترسە وازانە ترس ئەمن زۆر ینی هینم بە خەسخانی وا هەیە خۆم دوو نەخۆشی خسانی وامەیە نەخۆشی هین دکتۆر ئاژە هێزانم ئەو نەخۆشی بوو زۆر چاک بوو زۆر ناجیحە و کوڕێکیشمە بوو هەرکی خەم خوێنی بوو خوێنی دابەزی خوێنی دابەزی خۆرۆکە سپیەکان خۆرۆکە سوورەکان سپیەکان سوورەکانی خوارد چل بەتڵ خوێنم دەکرد لە خەسخانەوە چاک بوو 50 بەتڵ خوێنم تێکرەوە دکتۆرەکان هەمیان نەزانن هەردووشان لێ چاک بوو هەردووچان لێ چاک بوو دەبە هیوای ئەوەی کە هاوڵاتیان هیچ کاتێک ترسیان لا دروست نەبێت ئەم تیمە بەڕێزە بەردەوامن لە هەموو شوێنەکان بتوانن هاوڵاتیان ڕوویتێکە ئەمان سەردانی ئەو شوێناکەن و تاوەکو زیاتر خزمەت بە ئێوە بەخشن ئێمە دەستخۆشیان لێگەین بۆکری لە ئەردەن بە 50 وەرەقە ئیسرادەی نەبوو توانیمان لەناو شارەکەی خۆمان و لە نەخۆشخانەی هیوا چارەسەر دەیتەوە دەی دەستان خۆش بێ ئێمە دەستخۆشیتان لەکەین ئەرچێکی پیرۆستانێ سپاس بۆیەوە کە بەردەوام باس یاتر لە ئەرکتان نەگرین سپاس بۆیە بێگومان ئێمە بەردەوامە بین چەندین کاریکە و چەندین کۆمپانیایی کە لێرە ئەتوانن بەروبوومەکانیان نمایش بکەن و هەمیشە وتومانە لە ناو شارەکانی هەرێمی کوردستانە بەرفراوانی هەیە و زۆر کاتی ژوتومانە کە بەرفراونیەکە لە ڕێگەی سیتیەکانەوە لە ڕێگەی و کۆمپانیانەی کە لە ڕووی بیناسازیەوە ئەمەی کە لە بەردەم منایەکێکی ترە لەو بینایانەی کە باڵەخانەی کۆمەڵی باڵەخانە دروستەکەن بۆ خزمەتکردنی ئەوەی کە زیاتر هاوڵاتیان بتوانن لێرە بتوانن زانیاری وەربگرن ئایا چۆن ئەتوانن لێرەیە شوقەیەشان دەست بکەوێت بۆ بتوانن لێە بەشدار بن بۆ کەسانی تازاشنە پرۆسی هاوسەرگیریەوە ئەو کەسانی پێویستیان بە شوێنی نیشتەجێبوونە لێرە بێگومان ڕوونکردنەوەی تەواویانە درێ و لە هەمان کاتیشا بێگومان کۆمەڵی داشکانیان بۆ کرێ و لە هەمان کاتتا سێرەکەی لێرە کۆمەڵی لە خۆراکەکان خواردەمەنیەکان شیرەمەنیەکان لێرە نمایشەکرێت بێگومانم خانمانە لە ئامادەکاریان بۆی کە ئەم ڕۆژخۆیان ئامادەکەن وەکو کۆتا ڕۆژبیانیتان باش سڵاتان لێ بەخێر بێت سەرچاو ئێوە چەند ڕۆژێکە لەم پێشاگایە بەشداریتان کردووە بە کۆمەڵێ خواردن شیرەمەنی ئێوە ئامانجی ئێوە چیە لەم پێشاگایەتیانوێ چۆن بەروبوومەکانتان ئەمان چێمە لە بەشداریکردنی پێشانگاوەکو کۆمپانیای ئەفن کۆمپانیای هالە سەما ناساندنی بەرهەمەکانمانە بە دەرەوەی وڵاتی کوردستان و عێراقمان ئێمە ئەمانەوێت بەرهەمەکانمان بۆچی کۆمپانیایەکی چوزانم تورکیە ئوردونیە ئێرانیە بۆچی بەرهەمەکانیان هەناردەی چەنەها وڵاتی دەرەوەکەن ئێمە هیچمان کەمتر نییە لەوان ئەسڵەن بەرهەمەکان ئێمە کوالەتی زۆر بەرزترە لە کوالەتی بەرهەمەکانی ئەو وڵاتانی کە هەناردەیەکەن لە دەرەوە چۆن دڵنیای ئێن بە هاوڵاتیان سەردانی لای ئێوەکەن بێگومان خواردەمەنیەکان پێویستی بەوەیە کە کوالەتێکی باشیە بێ و لەسەر خواردەمە بە تایبەتی شیرەمەنیەکان پێیان بڵێن ئەمە ماوەی بەسەرچوون و هەموو ئەو بابەتانی لەسرە و هیچ گرفتێکی تەندروستیشی بەڵێ ئێمە دڵنیایی بە هاوڵاتیان بەوای یەکەم جارکەیەن بۆ ئێرە بۆ پێشانگاکە خۆیان تامیەکەن سەیری تاریخیەکەن تاریخی ئێمە لە ناو کارێک کە تاریخ ئەین لە بەرهەمەکانمان ئەو ڕۆژێکی ئینتاجەکەین تاریخی لە ئەین بۆ بەیانی ئەیخینە بازارەوە ئێمە نیمانە لە ناو بەڕادا هەڵیگرین بە مانگ و دوو مانگ دوای ئەوە تاریخی لێبینیان شتێ هەمان ڕۆژ تاریخی لە ئەین و ئەیخینە بازارەوە بۆ جۆرە ئێمە ئەیکین کوالێتی بەرهەمەکانمان ئێمە بە شێوەیەک دڵنیین لە بەرزی کوالێتی بەرهەمەکانمان هەموو ڕۆژێک بەرهەمەکانمان پێش ئینتاجکردن و دوای ئینتاجکردن فەحسەکرێت پاشان ئەنێردرێتە دەرەوە بۆ بازارەکان ئەمە یەکەم دووەمیش ئێمە خۆمان لە بەرهەمەکان بەکارهێنین و ئەیبینەوە بۆ ماڵی خۆمان یعنی لە پێش هاوڵاتیانە ئێمە خۆمان بەکارهێنین بەڵێ لە پێش ئەوانە ئێمە خۆمان بەکارهێنین اینجا ئەینێرینە دەرەوە دەستان خۆش بێ بە هیوای سەرکەوتن بە هیوایەوەی کامڕۆکۆ تا ڕۆژە بتوانن زیاتر بەرەمبوومەکانتان بۆ هاوڵاتیان نمایشکەن بێگومان لێرەشە لەگەڵ ئەوەی کە بەربوومەکانیان هەیە پۆستەری تایبەت بە خۆیان هەیە ڕوونکردنەوەی تایبەت بە خۆیان هەیە تاوەکو بتوانن هاوڵاتیان زیاتر دڵنیا بکەنەوە لەوەی کە بەروبوومەکانیان بەروبوومێکی یەکەم جار تەندروستە بەروبوومێکە کە بە شێوەیەکی خاوێن ئەم بەروبوومانە دروستەکرێت هەمیشە تومانە باپش بەبەستین بە بەروبوومە ناوخۆیەکانی خۆمان واز لەو بەروبوومانە بێنین کە زۆر کات لە دەرەوە بۆمانێت کە دڵنیانی زۆر کات لی بەڵام حساب خاتونە بەڕێزەوتی ئێمە لە خۆمانەوە دەست پێکەین بەکارێنین دوجارەچین بۆ کۆمەڵێ ئەین بە هاوڵاتیان و هاوڵاتیان بەکاری بێن ئێمە بەردەوامە بین و زۆر کاتە بینی کۆمەڵێک لەم شوێنانەی کە ڕۆژانی کە لەوانەیە نەهاتبێتین
کۆمەڵی خواردەمەنییان داناەوە بێگومان لە شیرەمەنیەکان لە کۆمەڵێک کەرەستەی جیاواز بۆی کە بتوانن لێرەش خۆراکەکان بە شێوەیەکی باش نمایش بکەن لێرەش کۆمەڵێ بەروبوومی پاکەرەوە بەکار هاتووە ئەگەر قسەمان بۆ بکەی زۆر باشە دەست خۆش بێ و لەگەڵ ئەوەشا زۆر گرنگە لێرەیە باز لە کوالێتی بکەین کوالێتی ئەو بەروبوومانەی کە بە شێوازێکی باش لێرە نمایشەکرێ وە کوالێتەکەش زیاتر خۆی لە چیا ئەبینێتەوە ئەمە زۆر زۆر گرنگە خاتون بەیانی سڵاو لێ بێت ئەحواڵت چۆنە زۆر باشی ئەمڕۆ کۆتا ڕۆژە ئێوە بەروبوومەکانتان لێرە نمایشەکەن تا چەند توانیوانە هاوڵاتیان بێن لێرە سوودمەند بن وڵی سوودیان بینیوە لە شتەکانی ئێمە خەڵکی ئەن شتەکڕن زۆر باشە توانیوتانە کە بە شێوەیەکی باش هاوڵاتیان لێرە کەلوپەلەکانتان خەڵک خواستی لەسەر بێ و داوای بکات بەڵێ دەستان خۆش بێ بە هیوای سەرکەوتن بیرمان نەچێ ئەتوانن ئەمڕۆ کۆتا ڕۆژی پێشانگاکەیە ئەگەر تۆ لەم چەند ڕۆژی ڕابردووە نەتوانیوە سەردانیکەی ئەمڕۆ هەتا کاژمێر حوتی ئێوارە پێشانگاکە بەردەوامی هەیە و ئەتوانی سەردانی پێشانگاکە بکەیت و لێرەشەوە هەر سەرەتاکە ییتە ناو پێشانگاکە و ناو تۆمارەکرێ دوای لە تیر و پشکێکە لەلایەن ئەو کۆمپانیانەی کە توانیویانە خەڵاتی تایبەتیاندانەوە تۆ بتوانانی ئەو خەڵاتانە بەدەست بێنیت و وەجارێکی تریژ لێرە بتوانانی ئاشنایی هەبێ هەم لە ڕێگەی ئەو بروبوومانی وەکو خۆراکین و پاکەرەوەن و هەموو کۆمپانیا گەورانەی کە لێرەش توانیویانە کارەکانیان نمایش بکەن بۆی کە ئێوەی هاوڵاتی سوودمەند بن